دروستکە ئەمە وێنەی هونەریە ئەمە لە ڕووی سینتاکس لە ڕووی ڕستەسازی ئەمە وێنەی هونەریە ئەمە وێنەی شەعریە ئیشی من لێرە لەم پۆڕەیە ناسانی وێنەی شەعری و ئاشکراکردنی وێنەی شەعری لە دەقەکانی دێبا لە شوێنێکی ترە هەر پرسیاری فەنتازی دۆزەکە بۆچی دەوت پێدام و هۆگری خۆتت کردم خۆ تۆ ئەدوت بێ تۆ نابم ژیان مانای ڕابەرێکە و بێبوونی تۆ بێمانایە بنیادی کۆبلەکان پرسیارەکە بە وازەحی دیارە هەمان شەرحی پێشوو شمول لەکات باسی ڕەمزی مێژووی و ڕەمزی ئاینی کرد لێرە نمونەیەکی حازر هەیە ئەمێ خۆت کردە دوژمنی ئارامیم بوویتە پڕشنی ئازادیەکەی عومەری کوڕی خەتاب و بە شمشێرەکەت سەری عاشقە سەرسپیەکەی منت پەڕام پرشنی ئازادیەکەی عومەری کوڕی خەتاب و شمشێرەکەی ڕەمزی ئاینیە وەکو کارەکەرێکی ئاینی و ڕەمزی مێژوویە ڕەمز وتمان شێوازگەری ئەدەبیە شێعرەتی دەق باڵاکە و هەماکەدا ئەم ڕەمزە وێنەی شێعریمانەدان وێنەیەکی دیکەی شێعریمان بە لە جۆری بەرجەستەکردن وێنەی بەرجەستەکردن ڕەمزی مێژووی ڕەمزی ئاینی بەڵێ شمشێرەکەم شمشێرەکەی وە دووبارە ئەدانە دەستە بەسەر چاو هەر دەنگم لێت کێشە میکرۆفۆن نیە زۆر خراپە لە میکرۆفۆن بێت شەوەکانت کردە دۆزەخ سەنەری شەڕت لێگرتم و خۆت کردە دوژمنی ئارامیم بوویتە پڕشنی ئازادیەکەی عومەری کوڕی خەتاب و بە شمشێرەکەت سەری عاشقە سەرسپیەکەی منت پەڕان آخر عاشقەکە مەبەستی لە خۆیەتی یان لە ئەوەی کە خوازراوە مەبەستەکە من لێرەدا بەس تەرکیزم لەسەر وێنەی شێعریە حەزەکەم ئەوە ڕوونکەیتەوە ئەوە ڕوونکەمەوە سەری عاشقە سەرسپیەکەی منت پەڕان مەبەستی سەرسپی نییە لە ڕووی فیزیکیەوە فیزیکیای جەستا سەریسپیە با واقعی حاڵکە هەممان ئەیبینین ئەمە مانا فیزیکیەکەیە ئەمانە مانا واقعی ڕۆتینەکەیە بەڵام ئەو مەبەستێتی کە لەڕێی ئەو مانا واقعیە و مانایەکی دیکەی ناواقعی و معنەوی و فەتازیمان پێدا کە مەبەستێتی هێندەی سەرسپیەکەی کە تەمەنی بڕ کردووە کامڵ بوو دنیای بینیوە عاشقەکەشی بەقەدەر تەمەنی تازە نییە و خەرمانێک لە ساڵانی خەباتی تێپەڕاندووە قەزدی ئەوەیە کە عاشقەکەشی دەمێکە دەمێژە ساڵانێکە ئەمە لادان بوو لە بابەتەکە بەڵام پرسیارەکەی جوان بوو وەڵامدانەوەکە ئەمری واقع دەبا وەڵامدانەوە لەسەر لووتکەی بەرزی ئاوات هەموو عاشقان بۆم ڕەشپۆش بوو بۆتە شەوەزەنی ناخی دوژمن تروسکەی نەما ئاسمانی ژین لە بیداتەوە ئەڵێ لەسەر لووتکەی بەرزی ئاوات لووتکەی بەرزی ئاوات ئاوات شتێکی معنەوی و نابەرجەستەی و نامادی و ناماتریاڵیە بەڵام شاعیر لووتکەیەکی بەرجەستە و مادی و ماتریاڵی بۆ دروستەکە ئەیکا بە بەرجەستەکردن کە ئەمە وێنەی شعریمانەداتێ لە جۆری وێنەی بەرجەستەکراوە کە ئەمە لە ڕووی پێکهاتە و بنیاتەوە وێنەی بەرجەستەکراو لە ڕووی پێکهاتە و بنیاتەوە یەکێکە لە جۆرەکانی وێنەی شعری لە کۆپلێکی تراوێ بەلێڵایی چاوی ئەمترسێنێ لووتکەی دوای بەختی ڕەشم لە ژێرپەیە لەرزێنێ وەها لەرزی بەگریانی ئەم سوتێنێ لە گۆڕی شابێ ڕەحمانە
بعدی دۆزەخ ئەم تەکسێنێ لوتکەی هیوای بەختی ڕەشێ هیوای بەختی ڕەش شتێکی مەعنەوی و نابەرجەستەیە لە مس ناکرێت نامادیە بەڵام ئەم لوتکەی بۆ دروستکردووە لوتکە کە شتێکی مادیە ماتریاڵیە بە هەمان شێوەی نمونەی سەرەوە وێنەیەکی بەرجەستەی بۆ دروستکردووە دوایەوە پەخشانێک بێت بیرمان نەخاتەوە کە ڕستێکمان بیر نەخاتەوە کاتێک کە لە پەخشانێکە ئەدەبیات یاخود شعریات یاخود بەڵێن شعرەکە پەخشانەکە نابێت بە پەخشانە شعر کاتێک کە ئەم دەقانەی بەرگوێمانەکەی و لە سۆشیال میدیایان لە کۆڕەکانە هەستەکەی بەناوی جێڕانەوە گوتاری تیا زاڵە دەرکی ئەدەبی شعر کە گوتاری تیا زاڵ بوو ئیستاتیکا تیا لاوازە بوو ئیستاتیکا بە مانای خەیاڵە فەنتازیەکەی شاعیر کە ئێمە زانین ئیستاتیکا کە شعرێتی دەق باڵا ئەکات ئاستی شعرێتی دەق وەرزەکاتەوە ئیستاتیکا لە هەمان کاتا بیرمانەچەیەکێکە لە بنەماکانی فەلسەفە ئێمە ناچین ئەو بابەوە بەڵام هەموو تەوزیحن اینجا نمونەکان زۆرن باید زۆر نمونەی دووبارە پێداگری لەسەر نەکرد با لە نمونەی شعری کتێبەکانەوە بینە دەرەوە و باسی جۆرەکانی وێنەی شعری بکەین هەم لە ڕووی ڕوونبێژیەوە هەم لە ڕووی پێکاتە و بنیاتەوە هەم لە ڕووی هەستەوە وێنەی شعری لە ڕووی ڕوونبێژیەوە وتمان داهونەرەکان لە ڕاوەبێژی وێنەی شعری دروست دەبێت وەک لێکچواندن وێنەی لێکچواندنمان وڵاتێ خواستن وێنەی خواستنمان وڵاتێ درکا وێنەی درکەمان وڵاتێ لەوانێ درکە یانی چۆن بە نمونە کابرا دەستی کورتە وەسیوە نییە لە ڕووی فیزیکیەوە دەستی چەند سانتیمێتر کورتتر بێت لە دەستی من و تۆ و ئێمەمانە نا مەبەستی لە ڕووی معناییەوە کە دەزڕۆشتی و نییە لە ڕووی مادیەوە ئەمە درکەیە لە پەخشانێکە لە قسەکردنی ئافرادیش هەزاران بەکارێت لە دەقی شعریە هاوشێوەی ئەمانە بینی ئەمانە چێتە قاڵی درکەوە دەتە ژوونەرێکی ڕاوەبێژیە وێنەی شعریدا لە جۆری وێنەی درکە ئەی لە ڕووی شێوازەوە لە ڕووی شێوازگەریەوە وێنەی شعری چەند جۆرە لە ڕووی شێوازەوە وێنەی ئەفسانەیمان هەیە وێنەی دەرونیمان هەیە وێنەی فەلسەفیمان هەیە وێنەی ڕەمزیمان هەیە کە باسمان کردو نمونەشمان هێناوە لە ڕووی پێکاتە و بنیادیشەوە وتمان کە وێنەی تاک وێنەی لێکدرا و وێنەی گشتی وێنەی تاک ڕوونکردنەوەی بارودۆخی یەک دیمەنە ئەمە ئەگەر وەکو دیمەنێک بۆ دیگرن دانیشتنی ئێوە حزوری ئێوە وەکو دیمەنێک بۆ دیگرن ئەم دیمەنە بارودۆخی ئەم دیمەنە لە شعرێکدا ڕوونکەمەوە یەک وێنەی فەردیمانەیە سوورە فەردی ئەم سوورە مفرەدە ئەم سوورە مفرەدە سوورەی شعریە لە جۆری مفرەد ئەی لێکدرا چییە؟ لێکدانی چەند دیمەنێک ڕوونکردنەوەی چەند دیمەنێک بارودۆخی چەند دیمەنێک لە بەشێک لە دەقی شعریدا یعنی لێکدانی چەند وێنەیەکی تاکە وێنەی لێکدراوانەداشێت وێنەی گشتیش واتای گشتی دەقەکە بە کامل بەشەکانی دەق هەمووی بەسەر یەکەوە وەکو یەک پاکێج ئیدی بە هەزگۆرکێ بێت ئەم وێنەی شعریە بە ئاڵگۆڕی دەرەکێکراو بێت وەکو نمونەمان هێناوە پێشتر بۆ سێواسە خۆ بێ بە لێکچواندن لێ تا دوای ئەی لە ڕووی هەستیەوە ئەم دوای ئەم شەرحا گەڕێنەوە ناو نمونە شعرەکانی ناو کتێبەکە ئەڵێ پێنج دەقەمەوە
باشە بۆ پێشەکان چۆنێک بێت حەقەیەن بە بابەتەکەەوەی کە ماوە جۆرەکانی وێنەی شعری لە ڕووی هەستەوە لە ڕووی هەست لە ڕووی حساسەوە ئێمە زانین پێنج هەستی سەرەکیمان هەیە وەرە هەستەکان زۆرن بەڵام ئەو هەستانەی کە زۆر سەرەکی و سەقن هەستی بینین بیستن بۆنکردن تامکردن چەشتن واتە لەگەڵ هەستی بەرکەوتن لە مەسر ئەمانە تۆ توانی هەستی چاو ببەخشی بە گوێچکە و هەستی گوێچکە ببەخشی بە چاو لە دەقێکی شعریدا شاعیر بۆی هەیە خەڵکی ئەزاری بۆی نییە بەڵام شاعیر بۆی هەیە بۆ چکە لادانێکی ئەدەبی و فەنتازیانەیە لادانێکی ڕێگە پێدراوە بۆ شاعیر ئەسڵەن ئەمە نابێ بە خەبەر بەڵکو ئەبێ بە داهێنانی ئەدەبیدا ئەبێ بە داهێنان لە زمانی شعردا شعرێتی دەقت بۆ ئاستی شعرێتی دەقت بۆ بەرزەکاتەوە ئەدەبێت دەقت بۆ داهێنێ لەناو دەقێکدا بەتایبەت لە دەقی شعردا و وێنەی وەستا و جوڵاویشمان هەیە وێنەی وەستاومان هەیە کاتێک کە تۆ بارودۆخی یەک دیمەن بە شێوی وەستا و پیشانی خوێنەری شعرەیەی ئەمە وێنەی وەستاوە کاتێک کە جوڵا ئەخەیتە ناو شەرحی بارودۆخی دیمەنەکە ئەمە وێنەیەکی جوڵاوی ئەنجامابینەوە سەر چند نمونەیەک لەوانەیە سێ دەقەڵما بزەین هاتم لە باوەشی گەرم و نەرمت گەرم و نەرمەکەم زۆر بەتوندی و لەبارەی با بەناسی بێت هاتم لە باوەشی گەرم و نەرمت و چاوەگرم لێوت بۆشم من تێر بخۆم بە یارم باداری سێ ئاگری دۆزەخ با سەفا بێ سەرمای عەشق وەجود کنم مەبەستم یەک وشەیە ئاگری دۆزەخ بەسەبەت مەبەستم دۆزەخەکەیە کە دۆزەخەکە خۆی وشەی دۆزەخ لێرە دانا مەدلولەکەی چییە؟ مەقسوودی شاعیرە کە عشقە ئەی دەلالەت و معنای شەرحەکەی چییە؟ دەلالەتەکەی ئازاری ئەو عشقەیە کە شباهەتی لە ئاگری دۆزەخ کات هەبێ نمونەی زۆرترم لە کتێبەکە بە قەڵەم ڕەساس ئیشارەت پێداوە بەڵام پێمەڵێن کاتە تەواو بوو زۆر درێژەی مێنێ ئەڵێ کە مایتەکە ئاکۆم مایتەکە هاتە بەدەستی مایتەکە قوت هەبێتە گار زۆر سوپاس بۆ گرفتان سەرڕای بەخێراندنم تەقدیر و سوپاس پێزانینم بۆ گوێگرتنتان